کاتان باش دەمێتە قسەک پچر بوو لەبەرە نێتەکە خراپ بوو من ئێستاکە هەر بە بۆ بیرهینانەوە ئەوە ڕسمەکانیانە لێم داوە ئەو یەک دوو ڕۆژە لێ ناکەمەوە پیاویشم دەوێت بێ لێ بکاتەوە لەبەر ئەوەی اختراقی ئەمنی منە شکاتی لێ دەکەم پیاوم دەوێت لێ بکاتەوە ئەی بێتە ئێرە تەسویر دەکرێت شکایەتی لێ دەکەم و ئەوانە شایستەی ببوون شایستەی ئەو زبڵخانن بەڕاستی پێتان بدەم شایستەی ئەو زبڵخانن و لە زبڵ پیسترن لەبەرێ زبڵ کاکە دەسووتێ گەرمی وزە پیشان دەداتن دەبتەوە وزە ئەو گەرمی هیتمان و ماڵ خاوێن دەکاتەوە وز کاکەوانت ئەوانە پیسن میکرۆبن بەجەدیمە و هیچ قوربانیان نەدایە زۆرترین قوربانی ئەو خەڵکە دایتی ئەوانە دەخۆن چیان کردێ لە بۆ کورد بەس بم بڵێ قوربانی چیان بەڕێزان بێمەوە سەر ئەو خاڵی ئەوانە دوازە ڕۆژە لە ماڵ و مناڵیان برسین قوربانی دەنا و سەرما و سۆڵەیمان دەگرن ئابڕووی نەکرد دەسەڵاتیان بردیە بە تایبەتی پارتی حکوومەت ئابڕووی هەموو حزبەکانی تریشیان بردیە ئەوەی ئەوانە دەکەن ئیشی حزبەکانە ئیشی ئەو حزبانەی ئۆپۆزیسیۆن ئیشی ئەو حزبانەیە لە هەولێرن بەڕێزان لە هیچ شوێن و سیستەمەک هەڕەمەچی نەبووە ڕێخستنەک دەبی خەڵک بجوڵێنی حزب بجوڵێنی لە تاریخی هەشتاکان 1970 هەم کات حزبەکان حرەکاتەکانیان جوڵاندیە خۆب شەندان ناڕەزاتیەکانیان کردیە ئەسەیر کە لە هەشتاکان خەڵک لە هەولێرێ داهات سەجادە یەکێتی و شوعی بوون دایان کرد بە پلەی یەک بەنمونە حتا لە 2008 کە خەڵک چۆ سەجادەی داوای موچەی کرد حزبەکان تەسیقیان نێوان خۆیان کرد شەرمە یەکێتی وەری دەگرنەوە تڕحێ و چۆن ناتانی دە کەسی خرکەوە وەرە بابە وەرە فرسەتە پاڵپشتی بکە وەرە خۆت لەو ئابروچونە ئەوە بکە ئەستا سەردەمی ئەوەیە لەگە مافی خەڵکی هەی سەردەمی مافی خەڵکە قسە مەکەن دوای ئەوە یەک گرت و یەکێتی پارت شوعی گۆڕان ناوای نوێ کورەکە شەرمەز ئەو سبینی لەو هەموو ڕۆژەی سبینە دانای و ساڵی ئەوەی ڕێز لە کۆسکرد و ڕۆژنامە نووسوریا بگیری کاکەجان دووزبەی بیکات و باش دەزانی ئەوەیە بانگەشەی کرایە وەرن لە تەک ئەوانە ڕابۆسن وەرن شەرمە لەبوو ئەوانە نەک پارتیان ڕسوا کردیەکە کەس کە پارتی پایتەختی داگیر کردیە بە زەبر و زەنگ دەیەوێت کە دەبێ کۆتایی پێبێ کاکە پارتی ئەو دێوزمە گەورەیە نمایەوە چ کۆن بگری و بکوژیتن سەردەمەچی نوێیە شەقلەیەکێک دەدا ئێستاکە داری و بەرد ئەو دەی وەخت خۆی بەلێ شاوی دەبردە ئاکرێ بەلێ شاوی ئەشکەنجە دەدرا ئێستا لە بۆی نییە ئەو شتا دەی کات دنیای لەسەر خرادەبی زیندانیانی بادینان باشترین نمونەیە دنیایەک هاوکێشەی نوێ دروست بووە سوسیال میدیا هەیە ڕەوەندی کورت هەیە معارەزە هەیە دنیایەک خەڵک چێ دەورە وەخت خۆی ڕەخنە لە پارتی بگرینێک لە ماڵی بارزان خەڵک زەر ناو هەولێرە قسە دەکە بە قوربان وەزعەکە بەو دەرەزەنی ئەو دێوزمە گەورەتان لە خۆتان دروست کردیە نیوەی دروست کراوە نیوەش ئیشی حزبە بیرشێنیم یعنی قابلە لەو هەولێرەی دە پیاو نەبی دە ئینسان نەبی جورئەتی هەبیتن بەڕاستیمە بەخەتا لە حزبەکانە من دڵنیام دەیان کەسی تێکۆشەر هەیە بەس پێویستیان بە ڕێخستنێکە ئەو زوم جۆڵە بکاتن ئەو پەڕی دوو ڕۆژە دەگری وەک هەموو جارەکان کە ئەو باوکەی مرد زیندانی ئاکرێ و شوێن بزرکردن و ئەو شتانە بکە بۆیە هەرچی حزبەکانە سبەی ڕاپەڕن خۆپشاندان بکەن مان دەگری تەزامن دەگەی لە بۆ قووت ئەی هاوار خودداوای داوای ڕوخان ناکەی کەسیش نەڵێ قادر قسەی زر دەکە ئەلێرە لێم درا ئەلێرە لەو سویدەی و لەو شوێنێکە ڕاوەستایمە بەڵام کۆڵیشمان نەدا کو دەکرێت دوو شەقل لێ بدرێ و بترسی و دوو ڕۆژ بکەوێتی ئەی کو ماف بەدەست دێ ئەو هەموو ئەوانە بەرحاڵ حزبەکان سبەی لە تاقیکردنەوەدان نەوەی نوێ ئەگەر دەڕێ جەماوەرم هەیە فەرم و بوێرە دەکەس بێنە یەک گرتو یەکێتی وەری دەگری کاکە وەری مەگرەوە بەس بوێرە خۆپیشاندانە بکە کاتش خۆش